من ئێستا لە پەیمانگای پەروەردەی وەرزشی سلەیمانیم کە لێرە بینن لە پشتمەوە ئەمڕۆ ئاهەنگێکی زۆر جوانیان ڕازاندۆتەوە کە بە بۆنەی هەشتی مارس و هەروەها ڕاپەڕین و هەروەها بۆ ڕۆژی جلی کوردیش ببورن بێگومان لێرە کۆمەڵە چالاکی بەڕێوە ئەچێ بۆ ئەوەی کە بتوانن لێرە بە مامۆستا بەڕێزەکان و خوێندکارەکانەوە بتوانن ئەم ڕۆژە بە بەرزی ڕابگرن و بێگومان بۆ ئەوەی کە بشتوانن لە گەڵ ئەوەی کە ئەمان لەگەڵ درێژەی خوێندنی خۆیانە بتوانن لەگە خوێندکارەکانیانە پەیامی خۆیان هەبێ و بتوانن چۆن ڕێز لەم ڕۆژە بگرن و خانمانیش بەگشتی چۆن توانیویانە لە نێو سیستەمی خوێندن و بە تایبەتی پەیمانگای پەروەردەی وەرزشە بتوانن کۆمەڵێ ڕۆڵی باشیان هەبێ و بەشداری بکەن لە کۆمەڵێ چالاکی جیاوازات بەدەر لە پەیمانگاکەی خۆیانە. جا منەمەوێت گفتوگۆی زیاتر بکەم لەگەڵ سازدانی ئەم ئاهەنگەیە کە ئێستا مامۆساریانم لەگەڵای وەکو بەڕێوەبەری پەیمانگاکە مامۆساژیانە سڵاو لێبێ سپاس بۆ تۆ دەست خۆشتان لێکەین بۆ ڕێخستنی ئەمانگە بۆ خۆتان و بۆ خوێندکارەکانیشتان ڕێخستنی ئەمانگە لە چیەوە سەری گرتووە پێتان خۆش بوو کە لێرە ئەم چالاکیانەی پێشکەشیەکەم بە بۆنەی چیەوە بێ سەرەتا بەخراستنی کەناڵە ڕەنجینەکەی کورساتی هەمووانەکەین بۆ پەیمانگاکەمان ئێمە بە بۆنەی یادەکانی ڕاپەڕین و ڕۆژی ژنان و ڕۆژی جلوبەرگی ڕستنی کوردی لەژێر دروشمی شوناسمان سەروەریمانە پێمان خۆش بوو وەکو نەریتێکی ساڵانەی خۆمان ئەم بۆنانە کۆکەینەوە لە ڕۆژاوەکو فستیڤالێک چەند چالاکێک ئەنجام بدەین بۆ ئەوەی کە هەم خوێندکارەکانمان و هەم نەوەکانی داهاتومان تێبگەن لەوەی کە هیچ میلەتێک ببێ شوناسی خۆی ناگا بە ئامانجی خۆی و یادەکانی ڕاپەڕێنیش دەستپێکێک بوو بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و لە هەمان کاتە دەستپێکێک بوو بۆی کە میلەتی کوردی خۆمان بتوانێت سەروەریەکانی خۆی بەدی بێنێ و ئێمەش وەکو مامۆستا وەکو ئەرکێکی پەروەردەیی پێمان خۆش بوو ئەم یادانە ساڵانە زیندوو بکەینەوە و سەری ڕێز و وەفادا بنوێنین بۆ شەهیدەکانمان لەو یادە مەزنەیە و لە هەمان کاتە بەڵێنی وەفاش دووبارە بکەینەوە و دووپاتی بکەینەوە کە ئێمە درێژە پێدەری ئەو خەباتە ئەبین و بە تایبەت ئەو شەهیدانەی کەوا ڕێگای ڕزگاری خواست گەلەکەمانە گیانی خۆیان بەخت کردووە وەکو واجبێکی پەروەردەیی و ئەخلاقی خۆمان بە پێویست مازانی ئەم یادانە زیندوو بکەینەوە لە هەمان کاتا بەبوونەی ڕۆژی ژنان کە هەمومان قەرزاری ئافرەتین قەرزاری ژنین هەمومان لە دایک و لە خوشک و لە خێزان و لە مناڵەکانمان جێدەستی پەروەردەی ئەوان بووین بۆیە پێمان خۆش بوو ئێمە وەکو واجبێکی پەروەردەی دیسان و دووپاتێکەمەوە کە ئەم یادانە زیندوو بکەینەوە تێبگەن لە تەبایی نێوان خێزانەکان و تێبگەن لە گرنگی و ماهیەتی ئافرەت لە کۆمەلگای دنیاە کە ئێستا گەشتۆتە چی ئاستێک و خاڵی سێمیش بەنسبەت جلوبەرگی کوردیەوە کە ئەم جلە دیسان و ئەمانگەڕێنەوە بۆ ئەسڵ و ڕستنی شوناسی خۆمان ئەگەر بە ئێمە بێ ڕۆژانە داوامان بەجلی کوردیەوە بێ بەڵام دەتوانین ئەو ساڵە کۆ بکەینەوە لە ڕۆژێکە بۆی کە بەڵێن دووپات بکەینەوە کە ئێمە ئاڵاکەمان و جلوبەرگەکەمان شوناسمانە و پابند دەبین بە هەسەنەتەوایەتەکانی خۆمان بۆی کە خوێندکارەکانیشمان لە داهاتووە بتوان وەکو مامۆسایەک لە چوارچێوە ئەرکەکانی خۆیانە بە جوانترین شێوە خزمەت بە بواری پەروەردە بکەن. دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ مامۆستا وەکو بەڕێوەبەر من بێگومان لەگەڵ کۆمەڵی مامۆستا خوێندکاری کەشا گفتوگۆکەم دەستی خۆش بێ زۆر سپاس بەڵێ خۆشەویستان وەکوەشی بینن کە لێرە وەکو مامۆساریان کە وەکو بەڕێوەبەر و وەکو مامۆسایەکی عزیز ئەڵێ ئێمە بێ هەمیشە لە پشتی ژنانەوە بیت بە خۆی بە قەرزارە زانێ و هەمیشەش پیاوانە بێ پشتی ژنان بن چکە لەبەرەوەی کە ئەوان بتوانن توانەکانیان بەکاربێن و لە هەموو پێگەیەکی خۆیانە بتوانن ڕۆڵێکی بەرچاو ببینن جا من ئێستا مامۆسایەکی عزیزم لایە مامۆستا گیان فەرموو سڵاو لێبێت مەمنون سەرەتا پیرۆزبایی ئەم ڕۆژتان لێ یەکەم بە هیوای ئەوەی کە هەمیشە ئێوە بتوانن پێگەی خۆتان هەبێ و بتوانن هێز و توانای خۆتان بەکاربێن و ئێوەش بتوانن زیاتر خزمەتی کۆمەلگاکەن پێمان خۆشە سەرەتا پەیامی تۆ چییە؟ ئێوە بەخێربێن ئێمە وەک پەیمانگای سلێمانی ئەمڕۆ ئەم فستیڤاڵەمان کرد بەناونیشانی شوناسمان سەروەریمانە هەم وەکو یادەوەریەک بۆ ڕۆژی ژنان بۆ بەهار و بۆ نەورۆز و بۆ هەموو یادەکانی تر ئەم ڕۆژە پیرۆز دەکەم لە هەموو ژنانی کوردستان خۆم بە خۆشحاڵەزانم پیرۆزبای لە خوێندکارەکانی خۆمەکەم ئێوەش بەخێربن سەرچاو هیوادارم ساڵانە ئەم پەیاممان بگات هەموو گەلی کورد و بەتایبەتی ژنان ئەم ڕۆژە پیرۆزکەن لەبەرەوەی زەڕورە هەمووکو کولتور هەمووکو جلی کوردی هەمووکو ناساندنی ژنانی کوردستان بە هەموو جیهان مامۆستا بە تایبەتی کچەکانتان کچە خوێندکارەکانتان ئێوە وەکو مامۆستایەک وەکو خانمێک تا چەند هاندەریانن کە بتوان نەگەر توانایەکیان هەیە بەهرەیەکی باشتریان هەیە بۆی کە زیاتر
برەو بن بۆ بەرە و توانانیان کە بتوانن زیاتر خزمەتی ناو کۆمەڵگاکە هەمیشە ینی هەمیشە لە بەردەوامبوونی پرۆسەکەمەوانەیە هەمیشە هەوڵم ماوە ئەوانی کە لە چواردەور من تەنها خوێندکار نەبێ ئافرەتەکانی چواردەور و مامۆساکان هەوڵم ماوە لەگەڵیانە تێبگەن لەوەی کە ئافرەت خودی خۆی هەیە و ئەبێ بیپارێزێ و ئەبێ چالاک بێ و ئەبێ کۆمەلگا تێگەێنێ و ئەبێ پەروەردەی خێزان بکە پەروەردەی مناڵ بکات لەگەڵ ئەوەشە هەموو چالاکیەکان یانی ئێمە بەردەوام پرەی بێ ئەین لەناو پەیمانگایە بۆ ئەوەی هەموو ڕۆژەکان زین و بکەینەوە هەر چالاکێک هەر یادێک هەر شتێکمانە بێ لەبەرەوەی جیلەکان تازەیەن ئەبێ ڕووداوە کۆنەکان مێژۆکان بناسن ئەوش بکێ بە ئێمە پیان بناسیێنین بە حزورمان بە جلی کوردیمان بە هەموو ئەو ڕووداوانی کە لە چواردەورمان ڕۆیە بۆر باشە دەستەکانی خۆش بێ سپاس بۆیەوە بە هیوایەوەی ئاهەنگێکی زۆر خۆشتانە بێ و سپاس بۆ تۆ زۆر سپاس بەڵێ خۆشەویستان لەگەڵتانە بەردەوامە بمەوەی کە ئەیبینین بە تایبەتی خانمانیش پەیامی جیاوازیانێ لەوەی کە هەمیشە هەوڵبەن مامۆستا بەڕێزەکان هاندەرێکی باشی خوێندکاران بن کە بتوانن ڕۆڵی خۆیان بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی باش وزەکانی خۆیان بەکاربێنن بە تایبەتی پەیمانگای پەروەردەی وەرزش لێرە کە ئەبینی چەندین خانمی بەتواناوە چەندین بەهرەی جوان کە بەدەر لە پەیمانگاکەش لەوانەیە لە کۆمەڵەیانی تریشەمان بتوانن ڕۆڵی بەرچاویان هەبێ وەلامان کاتیشە بۆ ئەمان ئەم شێوە ئاهەنگانە بۆ ئەمان زۆر گرنگە چکە لەبەرەوەی هەمووی جارێکی تر ئەو شێوازە کەلتوریە کە ئێمە هەمان بۆی کە لە پشتۆی بینن بە جلوبەرجی کوردیەوە و لە هەمان کاتیشە دانانی کۆمەڵێک چالاکی کامانە بۆ خۆی لە خۆیان هەمووی دەورێکی زۆر باشیەوەی کە جارێکی تر بتوانن بە وزەیەکی باش و لەگەڵ سیستەمی خوێندنی خۆیانە بەردەوام بن جامنێ ساچمە لای چەند خوێندکارێکیش کە بتوانن سڵاو لێبێت بەخێر بن سەرەتا بەخێراتدانەکەم زۆر پیرۆز بێ ئەم ڕۆژە لێتان وە بە هیوای ئەوەی کە هەمیشە بتوانن لێرە کار و چالاکیەکانتان بەردەوام بێ تۆکو گەنجێک پەیامی تۆ چییە بە بۆنەی ڕاپەڕین و بە بۆنەی ڕۆژی جلی کوردی و ئەم ڕۆژ 8 مارسە کە ڕۆژی ژنان بەڵێ سەرەتا بەخێراتنی کەناڵە بە ڕێزەکەتانەکەم پیرۆزبایی هاتنی بەهار و یادی ڕاپەڕین و ڕۆژی جلوبەرگی کوردیتان لێ دەگەم لە هەموو تاکێکی کورد و هەروەها ئەمڕۆ ڕۆژە پیرۆزە 8 مارس کە ڕۆژی ئافرەتانە هیوادارم ئەم یادە ببێتە مای پاراستنی تموتیژی دژی ئافرەتان ئێمەش دەستخۆشی لە تۆکەین بە هیوای ئەوەی کە بتوانن چالایشەکانتان بەردەوام بێ دەست خۆش بێ خاتونێکی کە لێرە لای منە دواتری ژەچمە لای ئەو خوێنکارانە کە کۆمەڵە چالاکیان ساز کردو بۆی کە پەیامی ئەوانی ژۆرگرم سڵاو لێ بێ سەرەتا پیرۆزبایان ڕۆژەتان لێکەین وەکو ڕۆژی ژنان پەیامی تۆ چیوە بخوێن زۆر سپاس سەرەتا بەخێراتنی کەناڵ جوانەکەتانەکەم بۆ پەیمانگاکەمان بەگومان ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئافرەتانە و ڕۆژی جلی کوردیشە و یادی ڕاپەڕینیشە پیرۆزبایی ئەم یادە جوانە لە هەموو گەلی کوردستانەکەم بە هەر چەپارچە کوردستانەوە دەست خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ ئەگەر هاوکارم لەگەڵ ما بێ من کۆمەڵە خوێنکار لێرن کە ئامادەن بۆی کە کۆمەڵە چالاکی ئەنجام بن ئەم چالاکیانش بێگومان چالاکی هەمە جۆرە سڵاوتان لێبێ سڵاو بێگومان ئەمانە کۆمەڵە خوێنکارم بە کۆمەڵە جلوبەرجی جیاوازە سڵاوتان لێبێ باشش کورد سڵاوتان لێبێ باشن سڵاو قوربانە بم زمانانە و دەستخۆشی لە یەکەم زۆر سپاس دەکەم بەڕێزی کارە پەیامە چییە لەم ڕۆژەیە وەڵڵاهی جا پەیامم ئەوەیە خۆشترین فیستیڤاڵە بەلای منە چونکە ئەو یادەوارانانی کۆن هەڵە درێتەوە بۆ کاتێکی تازە زۆر خۆشە تا چەند لەگەڵ ئەوەی کە هەمیشە جلی کوردی بە شێوەیەکی باش و کە کەلتوری ئێمە پارێزگاری لێ بکەین و لە بۆنەکان هەمومان بیپۆشین وڵای من ئەڵێم سەداسەد شتێکی زۆر ڕاستە جلی کوردی لەبەر هەموو تاکێکی کووردا بێت چونکە بەڕاستی ڕەمزێکی سەرەکیە بۆ هەموو تاکێک لە ئێمە زۆر باشە دەست خۆش بێ خات و سڵاو لێ بێت تۆ قسەمان بۆ بکە زۆر باشە ئەمڕۆ چیتان ئامادە کردووە نمایشی جلی کوردی و چەند چالاکی کەشمان ئامادە کردووە ئیشەڵڵا ئەیبینن تۆزێکیکە دەستان خۆش بێ سپاس بەی وای باشتر بوونتان بەڵە خۆشەویستان ئەوەی کە بینی پەیامی خوێنکارانەوە ئێستاش ئامادەن بۆی کە توانن ئاهەنگەکەیان دەست پێ بکەن